ئەم لاوە کوردە لە واشنتن بە تامەزرۆییەوە چاوەڕێی هاوسەری تەمەنیەتی. بووکەخان کە سەربازێکی ئەمریکاییە بەجلی کوردیەوە لەگەڵ دایکی هاتنە ژوورەوە. بە کەمێک شەرمەوە یەکەم ماچی دوای هاوسەرگیریان گۆڕیەوە. ئێستەر هێنریکێز هاوڵاتیەکی ئەمریکاییە و سەربازە لە پاسەوانانی نیشتیمانی سوپای ویلایەتی ئیندیانە. دوای نزیکەی 8 مانگ لە پەیوەندی خۆشەویستی، ئێستەر لەگەڵ حەسەن ئاڵقان کە خەڵکی باکووری کوردستانە لە ڕۆژی نەورۆزدا لە نزیک واشنتنی پایتەختی ئەمریکا هاوسەرگیریان ئەنجامدا. ئێستەر و حەسەن لە چێشتخانەیەکی کوردی باسی گرنگی ئەو ڕۆژەیان بۆ دەنگی ئەمریکا کرد. So we chose March 21st for 21 سێمان هەڵبژارد بۆ ڕۆژی هاوسەرگیریمان، چونکە سەری ساڵی کوردیە و نەورۆزە. لەبەرەوەی هاوسەرەکەم کووردا زۆر گرنگ بوو ئاهەنگەکە لە ڕۆژی نەورۆزدا ئەنجام بدەین. ئەمەمان کرد، هاوسەرگیریمان کرد. 21 آذر کو گلکی گرنگ بی برمده که روزا نوروز بی متخواست که از روزا نوروز بزوجم زواجا خود چکم بیرگاه خورا ما 21 آذر به گرنگش بر نوروز مگرد. لە ئاهەنگی هاوسەرگیریەکەی حەسەن و ئێستەردا ئەندامانی هاوڕێی ئێستەر لە پاسەوانانی نیشتیمانی یارمەتی بەڕێوەچوونی بۆ نەکەیاندا. لە سوپای ئەمریکادا نەریت وەهایە کە سەربازان وەک ئەندامی یەک خێزان سەیری یەکتری دەکەن. It is a meeting of two cultures. ئەمە بریتیە لە بەیەکگەیشتنی دوو کەلتور کە لێرە لە شار یارلینگتنی ویلایەتی ڤیرجینیا ئەنجام دەدرێت. ئاهەنگەکە نزیک لە باڵەخانی کۆنگرێس ئەنجام دەدرێت کە خۆی هەموو کەلتورێکی تێدایە. ئەمەش شتە گەورەکەیە لەبارەی ئەمریکاوە. حەسەن لە خێزانێکی کورتپەروەری شاری جەزیرەی بۆتانەوە هاتووە و چەند ساڵێک لەمەوبەر نیشتەجێی ئەمریکا بووە. دەڵێت لەگەڵ خێزانەکەی زۆر بەپەرۆشن بۆ ئەوەی سەردانێکی کوردستان بکەن. اول 3 سال تقریبا از امریکا و 3 سال از امریکا از گلکی جا امریکا هست دکم که بده جیان دکم و گلکی از آزاد خود بینم بداره ام خوازی که بچی کردستانه هولیر زاخو سلیمانی و آمدی هم دخوازن هرن. پێشتر ئێستەر لە ساڵی 2024 سەردانی شاری هەولێری کردووە و دەڵێت لەو کاتەوە هەستێکی تایبەتی بۆ کوردستان لەلا دروست بووە. actually went to چوین بۆ قەڵای هەولێر، چوین بۆ شوێنە کۆنەکان و ئاڵای کوردستانمان بینی دەشەکایەوە. لەوێ فەرشێکم کڕی کە ئاڵای کوردستانی لەسەر بوو. ئەمە یەکەم جار بوو شتێکی کوردی بکڕم. زۆر سەرسام بووم بە کلتوری کورد. خەڵکەکە زۆر میوان دۆستن. ژنەکانی ئەوێ باوەشیان بۆ کردمەوە. ئەو شتانی لەبەریان بۆ نەمدەتوانی بڵێم جوانە. چونکە یەکسەر دەیان گوت پێشکەشت بێت. ئەگەر بە کەسێکم گوتبە گوارەکانتم زۆر پێ جوانە، یەکسەر دەیگوت فەرموو پێشکەشت بێت. منیش نەمگوت نا لەبەر تۆدا پێم جوانە. ئەمە زۆر دڵی منی گەورە کرد، چونکە هەرگیز پێشتر ئەم بەخشندەیەم نەبینیوە. ئێستەر و حەسەن بە دڵی پڕ لە هیواوە بەرەو ژیانی هاوبەشیان هەنگاو دەنێن. ئەمە چیرۆکی بێگەیشتنی دوو کلتورە. حەسەن ژیانی ئەمریکای لە باوەش گرتووە، بەڵام دەڵێت خاکی کوردستانیشی هەر لە دڵدا دەمێنێت. سلام کردستان نوروز پیروز با سلاف کردستان نوروز پیروز با